لەگەڵتان بەردەوامە بین تۆزە مێخەکەم کردوتە ناو لەکی دەستم خەریب و بۆنێمە کرد بۆنێکی یەکجار خۆشە جار نازانم بینوتە کۆمەڵک لە کەسە بەتەمەنەکان هەن دینکێک مێخەکەکەن دەمیانەوە بە بەردەوامی خەریکن با بڵێن ئەجوێن لەبەرەوەی کە ئەڵێن تامی دەمیان خۆشەکە عەتر و بۆنێکی خۆشی هەیە سوودی کەشی هەیە هاتم ئەوە بڵێم زۆر جار ئەو کارانەی کە ئەوانەکەن حکمەتێکی تیا هەیە سوودی تەندروستیشی هەیە جا ئێمە لە تەوەری کۆتایی ئەمڕۆمانە ئەمانێت قسە بکەین لەسەر سوودە جیاوازەکانی بەهارات بە مێخەک و بە هەموو جۆرەکانیەوە کە ئێوە لە خواردنا بەکاری ئەهێنن و ئەشزانن کە ئێستا ئیتر وەرز تۆزێک ساردی کردووە هەندێک لە کەسەکان تووشی پەتەوە هەڵامەت بوون زۆرێک لە کەسەکان چایەکی دارچین و زەنجەبیل دروستەکان جا هەر یەک سوودی خۆی هەیە قساکەین لەسەرەوەی کە هەر یەک لەم بەهاراتانە بۆ پەتا و با بڵێن نەخۆشەکانی ئەم وەرزش تا چەند سوودی هەیە بۆی کە لەسەر ئەم بابەتانەش بدەین میواندارەتی زۆر بەڕێز زانای حاجی تەیبمان کردو بەڕێزیان ئەتارن لە لامان ئامادەن باسی هەر یەک لەم بەهاراتانەمان بۆ کەن کاک زانە زۆر بەخێربێی کاک زانە هەر لە مێخەکەوە دەست پێ بکەین مێخەک سوودی یەکجار زۆری هەیە مێخەک سوودی یەکجار زۆری هەیە بەس من پێشەکەمە پێناسێکی بەهارات بکەم بەهارات چییە یا چۆن دروست ئەبێ بەهارات خۆی ئەڕوێت ئەتوانین بڵێن ڕووەکە لە چەند بەشێک پێگێت بۆ نمونە ڕەک لاسک گەڵا تۆ قەت ئەمە هەمووی بەگشتی پێ ئەوترێ بەهارات ڕەک وەکو زەردەچەوە خولیجان زەنجەبیل ئەمانە ئەکتشن بابی ڕەگەوە ئەگەر گەڵا بێت جاترەیە پونگەیە نعنایە جۆرەها شتی کە ئەگرێتەوە تۆوەکانیش زیرە ڕەشکە رازیانە و کۆمەڵە شتی زۆر ئەگرێتەوە قەدیش وەک دارچین قەدیش کامەژت بۆ کرد وەکو دارچین قەدەکانیش دارچینی دارچینی خۆی قەدە لە ئەساسا ئێستا بێنە سەر مێخەک بەتنی خۆتەما دەست پێ بکەین چون بۆنەکەی زۆر خۆشە مش تۆزەکەم ئەگەر قسە لەسەر مێخەک بکەین مێخەک بابەتێکە زۆر کاریگەری هەیە و دوو جۆریشی هەیە جۆرێکی هەیە تەنها گوڵ ئەگرێ وەکو گوڵی مێخەکی لە کوردستانی خۆمان ئەڕوێت جۆرێکیشی هەیە دارە کە ئەو مێخەکە ئەگرێ بە شێوەی دار ئەو مێخەکە ئەگرێ مێخەک ئیسپاتی زۆری هەیە سوودی زۆری هەیە لە بەهاراتە بۆ نمونە لە کوردەواری خۆمانە هەتاکو ئەم کاتەش کە سەروپێ لە ئەنرێ جیپە بە پێ مێخەک لێنانرێت مێخەک و ئاڵەتی ڕەشی تێگرێت ئەمەش سوودێکی ێزگار زۆری هەیە لەبەرەوەی ئەو خواردنی جیپێکە ئەخورێت چەورە مێخەکەش ڕادێکی تیژی زۆری تایە بەدەنگیتی ئەکرێت هەم چەوریەکە ئەکوژێت هەم چی میکرۆب ڤایرۆسی ناودەمە لە ناوی ئەبا ئێستا لە ناوازارە بەتایبەت لە جۆرەها کۆمپانیا معجونی دان دروست ئەکرێت کە بەشێکی زۆری مێخەکە چکە ڤایرۆس کوژ و میکرۆکوژێ زۆر عجیبە بەتایبەت بۆ پوک و دەمودان ئەمە حکمەتێکی تیا بوو قەدیمەکان لە کوردەواری خۆمانە من تەنها لە دوکان لە پیاوە بەتەمەنەکان لە ژنە بەتەمەنەکان بیستومە مێخەک ئەکرێتە مل لەگەڵ جلی کوردیە هەشە ئێستاش هەمە منیش هەمە بەڵێ لەگەڵ جلی کوردیە جا هەشە لە لادیەکان زیاتر وەکو کۆن کە باس کراوە لە ژووری خەوتن مێخەکیان کردوێت بە مل بە شێوەی مل هەڵیان واسیوە بۆ لەبەرەوەی بۆنی خۆشە میکرۆبی ئەو ژوێنە ئەکوژێت زائید خەوێکی زۆر ئارام بدەیاتێت سوودی ئەوەشی هەیە ئێمە کە باسی بەهاراتەکەین بەگشتی لە کۆمەڵێک ڕۆکی جیاوازە وەرە ئێمە وەکو خۆمان وەکو کورد وەکو هەرێمی کوردستان بە پێی هەڵکەوتنی زەوی و شێوازی ڕواندنی ئەمڕۆکانە تا چەند ئێمە بە پێی پێویست ئەم بەهاراتانە یاخۆ ئەم ڕۆکانە لای ئێمە بوونی هەیە یاخۆ ئەمانە بوونی نییە لە دەرەوە بۆمانێتە ناوڵاتیەوە ئەگەر بینە سەر باسی وەکو بەهارات بەگشتی لە کوردستان زۆر دەوڵەمەنە بەڵام بەداخەوە زۆر پشتگوێ خراوە بەتایبەت لەم ساڵانەی دواییدا لە ناوچەی شارەزور زیرە ڕەشکە رازیانە گژنیش شمڵی ئەمانە جۆرەهاشت بوون کە تۆ ئەکرات ئاهاتنە ناو بازاڕەکان و کوالێتێکی زۆر باشیشیان هەیە لە چا ئەوەی کە لە دەروی کوردستانیەت بەڵام ئێستا پشتگوێ خراوە وەکو جیا ئەگەر بین جا قسە بکەین لە کوردستانی خۆمان زۆر دەوڵەمەنە بە ژیا ئەو جیایی کە لە کوردستانی خۆمان هەیە لە زۆری ناوچەکانی ئەوروپایانی هەربوونیشی نییە بەڵام بەداخەوە ناکرێت لێرە ئێمە بەهاراتی تایبەت بە خۆمان هەیە تەنیا لە کوردستان بڕێ وەکو بەهارات نەخێر وەکو بەهارات یعنی زۆری بەهاراتەکان لە هیندەوەیەت ئەی ئەو گوێرەیانەی کە بەهارات ئێستا بەهارات هەیە بۆ نمونە باسی زەردەچەوە بکەین یاخود باسی دارچینی بکەین دارچینی لە کوردستانی خۆمانە نییە
لە هەڵەبجە جوتیارێکی نمونەیمانەیە زەردەچەوەی بە سەرکەوتووی چاندوو و بەرهەمیشی هەبووە ئەمەوەکو بەڵام زۆربەی زۆریش باراتەکانی کە لەبەر ئەوەی ئەو جەوەی کە بۆی بڕەخسێت لە کوردستانی خۆمان ئەو جەوەی بۆ ناڕەخسێت پێویستی بە پلەی گەرمی زۆر هەیە یا پێویستی بە پلەیەکی گەرمی ساردی هەیە بۆی ناتوانین لە کوردستان بەرهەمی بێنێت مجموعەیەک بەهاراتی تریشمان هەیە کە ئەزیەتی کێشا لەگەڵ خۆتێناتە باسی یەکەم مێخەکمان کرد با بچینە سەر ئەوانەی تر هەر لە تەنیشتی مێخەکەەوە ئەگەر بین کۆمەڵک ئەڵی تۆپی خڕخڕە لە گوێز ئەچێ بەڵام ورترە قاڵەی ڕەنگت چیە ئەمە ئەوە پێی ئەوترێ جۆز بووە خۆمان جۆزباوەی پێڵین بە کوردی فارس پێ لە جۆز بووە عەرەب پێ لە جەوزە طیب ئەم جەوزە طیبە بەکاردێنن بۆ بەهاراتی گۆشت بۆ بەهاراتی بریانی ئەگەر بینە سەر بەهارات بۆ ناو چێش باسی کەم پێویستە ئەو کەسێک کە بەهارات ئەگرێتەوە بزانێت بۆ هەر ئەو جۆری خواردنێک کە بەکاری ئەهێنە چ جۆرە بەهاراتێکی تێئەچێ سا بۆ نمونە جۆز بووە کە لەگەڵ بریانە بەکاری ئەهێنی کۆمەڵێک شتە لەگەڵ بریانە بەکارێت زیرەیە کە بابەیە ئاڵەتی ڕەشە جۆز بووەیە کۆمەڵشتی کەیە زۆر جارمە بە حازری ئەیکڕین ئەخر بە حازری پێویستە لەسەر ئێمەی فرۆشیار کە ئەیفرۆشین بە حازری ئامادەی باشە هەر کەسێک گێت کە ئەم بەهاراتانە لە ئێوە کڕێت بەڵێ ڕێنمایی ئەوە شوێنێ کامە لەگەڵ چیا بەکارێت بۆ بەڵێ هەر خواردێک لەوانەیە بەهاراتێکی تایبەت بەخۆی هەبێ یاخود بە دڵنیایی وایەکان لەوانە زۆر زیانە پێ بەخشەگەر نەزانێت بە دڵنیایی وایە هەر بە خواردنەی بەهاراتی خۆی جیایە بۆ نمونە باسی بەهاراتی یاپراخ بکەین کۆمەڵێک شت ئەکرێتە ناو بەهاراتی یاپراخەوە نابێ بکرێتە ناو بەهاراتی بریانیەوە تۆ ئەگە بریانی حازر کەیت ئێستا من خۆم حازری کەم لە دوکان بیبەری ڕەشی ئەبێت یەکەم کە لای خۆمان پێوترێ ئاڵەت بەڵام لە هەمان کاتە بیبەری سوورمانەیە کە ئەویش هەرتوونە ئەوە ئەکرێتە ناو بەهاراتی یاپراخ و نابێ بکرێتە ناو بریانیەوە ئەمیش هۆی هەیە بەهاراتی بریانیەکە کە تۆ ئاڵەتی ڕەشی تێەکەی کە بیبەری ڕەشە تام و بۆنی هەیە بەڵام بیبەرە سوورەکە زیاتر بۆنی نییە تامە ئەنجا بە پێی ڕەنگەکەی ئەیگۆڕێت باشە کاک زانە زۆر کاتێ سا لەوانەیە بیرانیشم پرسیاران نەبێت سا دەرمانێک هاتوو پێن حەو دەرمانە بەڵێ یانیتر بەهارەتەکان جامەکەن بۆ زۆربەی خواردنەکان بەکارێنن ئێتر لەگە بەکاریشینێنە بۆ خۆشکردنی گۆشت و مریشک و کۆمەڵی خواردنی کەش بەکارێن بەڵێ ئایا ئەمە ڕێگەیەکی باش ئەم حەو دەرمانێ بەکاربیان خۆت نەخێر هەر دەرمانە و بە پێی خواردنی خۆی دەربەکاربێنی ئەگەر بین سەر ڕاستی دروستی قسەکە هەر خواردنەی هەر چێشتێک کە ئامادەی ئەکات ئەبێ بەهاراتی تایبەتی خۆی هەبێت کە ئەوترێ حەو دەرمانە ئەمە وشەیەکە خەڵک زمانی پێی ڕاهاتووە ئێستا حەو دەرمانەی یاپراخەیە من ئەیگرمونەوە دەرمانە خەڵکی جێرە حەو دەرمانەی یاپراخم بەرێ بریانی بێت چواردە تێکەڵ ئەەکەم خەڵک لەگاکە بریانی دێ حەو دەرمانی بریانی زمانە وشەیەکە پێی ڕاهاتوون لەسەر ئەوە ڕۆشتون بەڵام هەر زۆر دڵنیابن لەوە هەر خواردنەی بەهاراتی خۆی جیایە حتا تەماتی سوورەکرا بەهاراتی خۆی جیایە تەماتی سوورەکرا بەهاراتی چی بۆ دروست کۆمەڵە بەهاراتی تێکەڵ ئەکرێت ئەنجا ئەکەوێتەوە سەر ئەو کەسەی کە ئەیکڕێت پێویستە ئێمە وەکو فرۆشیار هەر دوکانێکە ئەچێت لێ بپرسێ ئایا تۆ ئەو بەهاراتی ئەتەوێ کە ئەمە مەرجی ئەساسە تونی ڕێژەی تونی چۆن بێ ئایا زۆر تون بێ هەیە لەگاکە جان زۆر تون بێ هەیە لە بەهتونی هەرتیان نەبێت هەیە لە بەح تۆزێکی تیابێ حەدەشی مامناوەندی هەبێت زۆر باش جا ئێستا لەگەڵەوەی کەمە بابەتە کشتەکانەکەن پێم خۆشە باسی سوودی هەر یەکەشیان لەمانە بکەین چون زۆر جار بەکاریان نەهێنن بەڵام نازانین بۆچی لەوانەیە زۆر باش بێ هەراڵێن باشە ئێستا با بڕێنە سەر دارچین دارچین زۆر لە کەسەکان ببینیمە ئەیکەنە ناو چاییەوە باشە دارچین بۆ چی باشە دارچین سوودی زۆر زۆرە لە هەما کاتە نەک دارچین هەموو جۆرەکانی بەهارات چەند سوودی هەبێ لە نەزانین بەکارهێنانی زیانی زیاترە بێت ئەگەر نەزانی چۆن بەکارێت دارچینی لە کوردەواری خۆمانە ئەڵێ کۆڵک و دارچینی بەکاربێنە بۆ کۆک و قوڕک کۆڵک و دارچینی کەسە بەتەمانەکان بە زەنجەبیلیان وتووە کە لای خۆمان زەنجەفیلە دارچینی و زەنجەبیل تێکەڵ ئەکەن ئەی کوڵێنن وەکو چا پیاڵەکی لێ خواتەوە بۆ کۆک و بۆ قوڕک بەکاریهێنن دارچینی بە وشکی بە پاودر بە تازایی بە ئەگەر بێت و بیکوڵێنێ ئەفو زەنجەبیل زەنجەبیلەکە کێشەی نیە بە وشی بێ بە پاودەر بە پاودەری بێ بڵێ بەڵام ئەگەر بە پاودەر بێ بیکاتە ئاوی گەرمەوە سەری پیاڵەکەی بینێتەوە تا سارە بێتەوە ئەوە باشترە بەڵام ئەگەر نەهاڕابێ وەکو ئەو نمونەی کە هێناومە ئەوە ئەبێ بکوڵێت چکە نەکوڵی خاو نابێتەوە تایە زۆر باشە من یەکێک لەو کەرەستانی کە هێناوتە و لەوانەیە هاڕاو نەبێت کراوکە ئەم یارمەتیم بن با من بیێنم ئەم شێوازە گوڵەیە کاکسە ئەمە گوڵە باخە خونچەی گوڵە باخە
ئەگەر هاوکاران مۆری بگرن بەڵێ باشە من پێم خۆشە ئەمە باس بکەین ئەمە ئایا وەکو خواردن ئێمە ئەتوانین بەکاری بێنین یاخود زۆر کەس ئەی خاتە ئاوە ئەی کوڵێنێت و ئاوەکەی بەکارێنێ یان زۆر کار لە خانمان بۆ جوانکاری بەکاری ئێنن لە کۆمەڵێ سایلی جوانکاریە کامیان زۆر زۆر سوودی هەیە ئەم گوڵە باخە سوودی زۆر زۆرە باش ئەمە ئەکرێ بە پەتەوە ئەمە ئەهێنن ئاوا ئەمە خۆشە باسیکەی چۆن وشکەکرێتەوە ئەمە سا شێوە وشکردنەوەش ئەمە ئاوا وەکو پەتی پێوە ئەکرێتە من بۆ جوانی ئەمە ئەو گوڵە باخەکە بە تەڕی ئەهێنن لی ئەکەنەوە ئاوە دانەدانە لەسەر پارچەی قماشی پاک دای ئەنێن لە شوێنێکی فێنک لە شوێنێکی سێبەر دوور لە تیشکی خۆر چکە هەتاو لێ یانەک ئەم گوڵە باخە هەر بابەتێکی تر بێ لەبەرەوەی ئەو بابەتە ڕەش ئەکا هەتاوەکە سوودەکەی زۆربەی زۆری ئەسووتێنێت دوایی نەبوو نەتامی نامێنێت بەس ئەستەکەم گوڵە باخە هەر تایبەت بێ زۆر بچکۆلە و وردە ئێستا زۆر هەیە لەم شێوەیە لای خۆشمان هەڕوێ دەتوانین لای خۆشمان هەیە بەڵێ باشانی هیچ ئەرکێکی قورسی نییە هیچ هەمووشتەکرێتەوە دوو ڕۆژ سێ ڕۆژ بەڵام ڕۆژانە جارێک شەوان جارێک ئەم ئەو دیوی ئەەکەی یعنی وا تێشی ئەدەی بۆ ئەوەی جوانوشی بێتەوە هەمووی بەیەکەوەشک بێتەوە ئەمە زۆر کا بۆچی باشە ئەمە ئەکرێتە ناو چاوە هێل دارچینی ئەم گوڵە باخە هەرسێکی ئێنن ئەکەنە ناو چای وشکەوە تێکی ئێن ئەگەر لەگەڵ چاکەشان لی بنێن بیکەنە قۆریەکەەوە کێشەی نابێت هەمبوونی چاکە خۆشەکە ئەمە زاید ئەمە ئەگەر بین باسی چەند سوودێکی بکەین بۆ گەدە بۆ مەعیدە هازیمێکی زۆر باشە ڕیخۆڵە چالاکەکات لە هەمان کاتیشا بەکارێنم بۆ کەسانی کە تووشی قەبزی بوون ڕەوانیەکات ئەمە من بینیومە لەگەڵ شوێتی شاوشکی ئەکەن ئەی هاڕنەوە ئەیکەنە ناو دۆ بۆ ناو دۆش ئەبێ بۆ ناو ماساویش ئەبێ بەڵام ڕادەی شیوتەکەی ئەبێکەم بێت ئەگەرمانێ لەگەڵ زۆر شتا بەکارێنین وەکو بەهاراتیش ئەتوانین لەگەڵ بریانیە بەکاری بێنین سا جۆرە بەهاراتێکی بریانی مەغریبی هەیە پێڵێک کەپسەی مەغریبی ئەم گوڵە باخە بەکارێنە بەڵام هەر بەهاراتێک سەرەتا ویستم باسی ئەوە بکەم هەر بەهاراتێکە ئەیگریتەوە تۆ لە ماڵەوە کۆمەڵە بەهاراتت هەیە هەمووی نەهاڕاوە یاخود هاڕاوە ئەتوانی بۆ خواردنێکی بریانی بەکاری بێنی یاخود بۆ خواردنێکی کفتە بەکاری بێنی ئەبێ ڕێژەکەی بزانی ئێکی چەندی تێ ئەەکەی بە میقدار بزانی نابێکیان لە یەکیان زیاتر بێت چکە تامبوونی خواردنەکەشە تێگەیە ئەو کاتڕاست هەنێک جار بوون منە هەنێک لە کەسەکان زیراکەنە ناو کفتەوە ئەوە تامەکەی دیارە بەڵام تامێکی تایبەتی پێەیە زیرە زۆر کەسەیە حتا لە سلێمانی خۆمان بە ڕادێکی زۆر خەڵک زیرە بەکارێنە تامبوونێکی زۆر خۆشیشی هەیە زیرە تامبوونی خواردنەکە خۆشەکات ئەجا بەگشتی بەهارات کە تۆ ئەیکێتە ناو خواردنەوە جارێکە سەری ئەو منجەڵە لا ئەبێ ئەو بۆنێ بەسەر تا بەر دەرگاوە ئەزانن هەستەکەی بۆنێکی خۆشە ئیشتی های خواردنت ئەکاتەوە بۆ مەعیدە زۆر باشە هازیمەیە زائید بەهارات بە گشتی ئەگەر باس کرێت میکرۆب کوژێ ڤایرۆس کوژێش زۆر باشە من لە ماوە راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ زەردەچەوەیەکی کە لەوانەیە کە بەرگری لەش زۆر بەهێزەکە بەڵام چەند کەس هەیە نابێ بەهارات بەکار بهێنن ئەوە ئەساسە وەکو چێ ئەگەر خانمێکی بەڕێز دووجیان بێت بە هیچ شوێ نابێت بەهارات بە ڕێژەی زۆر بەکاری بێنە وەکو عیلاج من بیستمە بۆ منە زعفران نابێ هەر زعفران زۆر بەکارهێنانی بۆ چاو خراپە نه هەر لە خاتونی دووگیانە نابێت ئەو کەسەی کە بڵێ خاتونی دووجیانە نابێت بە هیچ شێوێ هیچ جۆرە گژوجیایەک هیچ جۆرە بەهاراتێ وەکو چارەسەر بەکار بێنێ بۆ خۆی سوودی هەیە بەڵام بۆ کۆرپەکەی سوودی نابێت بەڵکو زیانیشی هەیە ئەو کەسانی کە شەکر و زەختیان زۆر بەرزە لەژێر ڕێنمایی دکتۆران نەبن نابێ بەکاری بێنێ ئەستا باسی شەکرت کرد بیستمە ئەڵێن دارچین بۆ شەکرە باش دارچین بەکاری ئەهێنن بۆ شەکرە بەڵام ئایا ئەو کەسی کە بەکاری هێنە سوودی لێ ئەبینێ ئەبێ بزانە جۆری شەکرەکەی چەندەیە لەژێر ڕێنمایی دکتۆرا بێ نابێ لە دە ڕۆژ زیا بەکاری بهێنێت چکە ئەی دارچینی هەتا یەک مانگ زۆر بەکارهێنانی دڵی تووشی پەلەپەلەکات جگەری زیاد ئیش پێەکە ئەبێت ڕێنماییەکان وەرگێت لە کەسی شارەزای وەرگێت ئەنج ئەو کەسانی کە حساسەتیان هەیە ئەو کەسانی کە ئیتیهاباتی قورجیان هەیە ئەو کەسانی کە مەعیدەیان باش نییە ئەو کەسانی هەستیاریانێ بەبوون لەوانەیە زۆربەی بەهاراتەکان بەبوون زۆر بە دڵنیایی کە بەکاری ئەهێنن کە بەکارێن ئەبێت بەبێ ڕێنمایی بەکاری بن یا زۆر کەسێ قورحی مەعیدەی هەیە ئەو بیبەرەتونە بەکارهێنێ مەعیدەی وێرانترەکە لە جاتەوەی چاشیکە یەک بەهارات بەرچام کەوتۆ کات من زۆر کەماوە زۆر جوانە بەڵام بۆنیشی زۆر خۆشە بۆنیشی زۆر خۆشە ئەمە چییە؟ ئەوە پێ ئەوترێ ئەستێرەی یانسون نەجمەتل یانسون ئەمە زیاتر بۆ ئیشی هەویر بەکارەهێنرێت وەکو کولیچە وەکو بەهاراتی ناونان بۆ کەسێک گێتە لام
ئەڵێ کاکە ڕشکە و شمڵین بەرێ بۆ ناو نانمەوێت خۆی کە ئەڵێ ڕشکە و شمڵی هەر ڕشکە و شمڵیەکە نیە تێکەڵی ناو نانەکە بکرێت ڕشکەیە شمڵیە گژنی ژەڕازیانەیە کۆمەڵێک بەهاراتی ترا بە پێ ڕێژەی خۆی بە پێ قیاسات تێکەڵ ئەکرێ بۆ ئەکرێتە ئەو نانەوە کوردەواری خۆمان بۆ نانی تیری ئەڵێ بەبێ ڕشکە و شمڵی خۆش نییە یەکەم تامبوونی نانەکە خۆشەکە دووەم سوودێکی زۆر باشیە بۆ جەستا بەرگری زیاکە لە هەمووی گرنگتر ئەو نانە چەند بمێنێتەوە نەکۆ نەبێت کە ئەو بەهاراتی تیاابێت نەکە ڕوو لێەیە زۆر سپاس ئەو بەهارەکانی کە لەناو ماڵەکانمانەیە بە پێی پێویست بەکاری بێنی زیانمان پێنێ بە هیوام هەموو کەسێ بەهارات بەکاربێنێت چکە سوودی زۆری هەیە وەکو بەڕێزت فەرمووت بە پێی پێویست لە هەمان کاتە بە پێی ڕێنمایی ئەگەر لەیانی تەندروستی بێت. دەسەکان